بەشێک کە لە بەشی زانیاریەکان بریتە لە خشتەی وانەکان ئێمە خشتەکەمان هەروەک دەبینین بۆ 6 قۆناغ دیاری کردووە بۆ نمونە لە قۆناغی یەکەوە ئێمە دەتوانین دەستکاری بکەین و هەروە لە هەموو شیتێکیشدا گشت قۆناغەکان دەتوانین بچینە ناویان و فۆرمەکانیان بۆ پڕکەنەوە بەس ئاگادار بن ئەو مەستەڕەی کە لە خوارەوە هەیە جاری وایە بەشێک لە شیتەکە دەشارێتەوە ئێوە دەتوانین بەهۆی وێ تەحەکوم بەسەرەوە بکەن بۆ نمونە بۆ مامۆستاکان ئێستا دەتوانین جەدوەلەکە دیاری بکەین تەبعاً بۆ هەموو ڕۆژێک کە دەبینن بۆ نمونە شەممە یەکشەممە ئەگەر سیر بکەن بۆ هەموو کاتژمێرێک 4 خانەی لێیە واتە ئێمە حسابی ئەومان کردو بۆ نمونە لە 1 سەعاتدا 4 گروپ لە خوێندندا بۆ هەر قۆناغێک بۆیە مامۆستایەک لە بەشێک کە دەرس بڵێتەوە و ئەو سەعاتەش لە بەشەکەی خۆیان شاغر بێ بۆیە ئێمە دەتوانین ناوی مامۆستای دووەم لێرە داخڵکەین ناوی بابەت سێم لێرە داخڵکەینەوە بە هەمان شێوە تەبعاً بۆ نمونە ئەگەر دەست پێ بکەین 4 دانە پێشتری 4 دانە دەرسمان داخل کرد بوو بۆ ئێستاکانە 4 دانە دەرسمان پێشان دەدا بۆ نمونە کارەبا ئێمە دەتوانین کۆنتڕۆل سیش بکەین بۆی کە کاتمەوە بگەڕێتەوە ئەگەر چەند سەعات لە چەند سەعاتێک پێکات بوو ئێمە دەتوانین بۆ شێوازە پڕکەینەوە و مەسەرەن دەتوانین لە هەمان ڕۆژدا بابەتی تریشی پێ بدەین لە قۆناغی جیاوازدا مثلا میکانیک کۆنتڕۆل سی دەتوانین بکەین و چەند سەعاتێکی تریشی بۆ دیاری بکەین و ئاساییشە مەسەرەن بۆ منە ئەگەر لێرە بینوسیان لەسەرەوە بینوسی هیچ کێشەیەکیان نییە هەمووی حساب و کتابەکانە وەکو یەکەواتە خوارەوە سەرەوەی خانەکان هیچ کێشەیەکیان نییە پێویستە ئاگادار بین هەموو مامۆستایەک پێویستە وانەبێژی زێدەکەی لە نسابی خۆی کە بۆ دیاریکراوە زیاتر بێ ئەگەر زیاتر نەبێ ئەو کات لە حساباتی داراییدا ئەگەرچی سەعاتەکانی دەنووسرێت بەچووکە کاتژمێرەکان لە نسابی خۆی تێنەپەڕێت کاتە مافی داراییەکانی بۆ سەرف ناکرێت بە هەمان شێوە قۆناغی دووەم ئەگەر دەرسێکمان هەبێ ئێمە دەتوانین دیاریان بکەین مثلا وەک پێشتریش پێم گوتن ئێوە دەتوانن سوود لە کۆنتڕۆل سی وەرگرن بۆی کە خانەکان دەرسەکان چکە جاری وایە ئەگەر دەرسەکان گەلێک زۆر بن زۆر ناخۆش دەبێت لە لیستەکە ببیننەوە بۆیە ئێوە دەتوانن بۆ شێوازە بابەتەکان بۆ خۆتان زیاد بکەن ئەوە چەند نمونەیەک بوو کە پێشانماندان تەبعاً بۆ قۆناغەکانی دیکەش و بۆ دەرسەکانی دیکەش دەتوانین بۆ شێوازە دیاری بکەن ئەوەشمان لەبیر نەچێتەوە کە ئەگەر مامۆستایەکتان هەبوو لە بەشێکی تر دەرسێک بڵێتەوە دەتوانن ناوی مامۆستاکەتان کە لە لای خۆتانەوە مافەدارایەکانی بۆ بەرز دەکەنەوە لە بەشی وانەکانی خۆتان ناوی بابەتەکەی بۆ بنووسن و لە کەوانەیەکیشدا ناوی بەشەکە بنووسن پاشان ناوی مامۆستاکە هەڵبژێرن و بەهای دەرسەکەش بە هەمان شێوە لێرە دیاری بکەن و لە خشتەکانی خۆشتاندا ناوی مامۆستاکە وەکو مامۆستایەکی بەشی خۆتان دەرسی پێ بدەن و بۆ شێوازە مافەدارایەکانی پارێزراو دەبێت